لەسەر گرنگیدان بە تەندروستی ددانی مناڵین باز لەواکەین لە چ تەمەنێکەوە گرنگە ئیتر هەر لەو کاتی کە زانیمان منداڵەکانماندانی هاتۆ لەو کاتەوە پێویستە کات چۆن خزمەتی ددانی مناڵەکان بکرێت پەراوێزخستنی هەندێک لە کێشە و گیر و گرفتەکان کە لە ددانی مناڵە هەیە ئەمە چ لێکەوتێکی لەیەکەوێتەوە کاتە بە شێوازێکی چڕ و پڕ قسە لەسەر ئەواکەین ئێمە چۆن و بە چه شێوازێک توانین گرنگیەکی تەواو بە تەندروستی دەم و ددانی مناڵەکانمان بکەین ئایا مەرجە هەر لەو کاتانەی کە ڕەشبوونێک ئازارێک هەبوو لە دانی مناڵەکە و کاتە سەردانی پزیشکی پسپۆڕکەین یاخود چ کاتێک گرنگە بۆ ئەم بابەتە بۆی بە چڕۆپڕی لەسەر ئەم بابەتە گرنگە گفتوگۆ بکەین و زانیاری وەرگین ئەمڕۆ بە خۆشحاڵی میوانداری بەڕێز دکتۆر ئەرین ئیسماعیلمان کردووە کە بەڕێزیان پزیشکی ددان و شارەزان لە چارەسەرکردنی دەم و ددانی مناڵ فەرموو دکتۆر. دکتۆرە فەرموو. زۆر سوپاس. بانی باش بەخێر هاتیت. زۆر سوپاستانەکەم لاەکان زۆر بەخێر. دکتۆر با سەرەتا لەوە دەست پێ بکەین بگومان گرنگیدان بە تەندروستی ددان ئەمە زۆر گرنگە بەڵام لە چ کاتێکا بە تایبەت بۆ مناڵ پێویستە کات کە ئێمە گرنگی تاو بە تەندروستی ددانی مناڵەکە بین بە تایبەت لەو کاتانە کەیتر لە سەرەتاوە هەستێکی وردە وردەدانی ئەم منداڵێت. بەڵێ پرسیارەکەت زۆر جوانە لاەخان ئێمە دایمە پێویستە کات یان مناڵەکە هەر ئەو کاتێک کە لە تەمەنی یەک ساڵیەوەیە لەگەڵ ئەوەی کە بڕی ئەو دانانەی کە لە دەمیەتی هێشتا کە من بەڵام پێویستە کا سەردانی پزیشکی ددان بکات لەبەر ئەوەی بوونی گرفتێکیش تەمەنی یەک ساڵیە دان هاتووە بەڵام بڕی دانەکان کە من بەڵام گرنگە سەردانی پزیشکی دان بکات لەبەر چکە هەر لەو کاتەوە پزیشکەکە ئەو کۆمەڵە پرسیارانە لە دایکبۆکە ئەکات کە پێی بزانن ئایا چ پێویستە کات بۆ دانی مناڵەکەیان بکرێت یا ئەوە تا ئەو خواردانە چێکە بیخوات یان ئەو شیری قوتووی کە بەکاری ئەهێنە یاخود شیری دایکەکە چەندێک لەسەری بەردەوام بێت شەوان چۆن شیر ئەخوات ئەم مناڵە بۆی کە تۆ هەر لە بیدایەتەوە پێش ئەوەی کە هیچ شتێک ڕووبات لە کلۆری یەکسەر ئاگاداری دەمودانی مناڵەکە بێت. باشە دکتۆرە زۆر جار ئێمە بۆ مناڵی مناڵ تۆزی هەستیارترە لە گەورەکان ڕاست بۆ مامەڵەکردن لەگەڵ دەمودانی لەوانەیە کاتێکی زۆری بێت تا مناڵەت دەمەکاتەوە سێریشی ددانەکانی بکەوە جای ئێوە باشترن پسپۆڕم دە بوارە مناڵ لە کەی و پێویستیوە پشکنینی دادانی هەیە. بەڵێ مناڵ هەر لە یەکەم سەردانی لای پزیشکیدان لە تەمەنی یەک ساڵیەوە ئەبێت. ئێمە شتێکی زۆر گەورە هەیە کاتێکە مناڵێت بەلامان ئێستا سوپاس بۆخوای گەورە ینی شوێنی پزیشکی دانی مناڵان زۆر جیاوازترە و لە دکتۆری دانی تر طبعاً دکتۆری دانی مناڵەکان ڕووخۆشترن لەگەڵیا ئەو ژینگەی کە بۆ مناڵەکەیان دابین کردو ینی جیاوازترە ئەمانە هەر هەمووی زۆر گرنگن بۆی کە مناڵەکە لە یەکەم سەردانە ئەگەر وەک شتێکی پێویستیش بۆ منە پێویستی بەپڕکردنەوەیە گیانەوە هیچ شتێکی نەبێ گرنگە مناڵەکە ئاشنا بێت لەگەڵ ژینگەی دکتۆری دانا لەبەرەوەی چکە مناڵەکە بۆ ژینگە ئەتیادی ئەبێ ئەزانێت کە ئەمە شوێنێکی سەلامەتە ڕۆژە لە ڕۆژانخواانە خواستە کە شتێکی پێویست بوو ئەو کاتە زۆر بە ئەتیادی ئەچێتە لای دکتۆری دانەکە و ئەمادێ بووی کە چارەسەرەکە زۆر باشە دکتۆر باز لەوە بکەین بە تایبەت دەرکەوتنی ددانەکان لە دەمی ئەم منداڵە لە چ تەمەنێکەوە ئاساییە ئەم ددانە بێت و هەروەها هەتا چ تەمەنێکیش ئەگەر دانەکان نهات بێ ئاساییە اینجا قسەیەکی شێ لە لای کوردەواری خۆمان ئەڵێ ئەگەر دانەکە زوو بێت لە تەمەنێکە ئەگەری ئەوەی هەیە زۆر بەرگە نەگرێ زوو بکەوێت اینجامێت تۆزێک ئەم بۆ چونانەمان بۆ ڕاستکەیتەوە خۆی هەندێک مناڵ هەیە کە ئەم حاڵەتانە کەمترن بەڵام مناڵەکە کە لە دایکە بێت یەکسەر دانی هەیە و زۆر ئاساییە هەندێک جار دانی شیرین هەندێک جار دانی زیایەن و مناڵ بەعامەتەن لە تەمەنی 6 مانگیە یەکەم دانی شیریانیەت یعنی وەکو زۆرینەی و دانە شیریەکان لەگەڵمانە ئەبن هەتاوەکو تەمەنی 12 ساڵی طبعاً کاتی کەوتنی دانی شیرەکان هەمویان بێکەوە نین و تەمەنەکان ئەگۆڕێت بەڵام زۆر گرنگە تەمەنی 6 ساڵیەکێکە لە هەرە تەمەنە گرنگیەکانی دانی مناڵ لەبەری لەو کاتەیە تۆ هەم دانی هەمیشەیت هەیە هەم دانی شیریشت هەیە و شتێکیش هەیە کە زۆر گرنگە ئێمە بۆ مناڵی باسکەین وەکو ئێمە گەورە ئەزانین دانی شیری و دانی مناڵ چییە دانی گەورە چییە بەڵام مناڵ ئەم شتە نازانێت هەموو دانێک دانە بۆیە زۆربەی کاتەکان کە گرنگی بەدانی شیری نایەت گرنگی بەدانی هەمیشەیش نایە بۆیە زۆر گرنگە ئێمە لە بیدایەتەوە فێری ئەوەی بکەین کە دانی شیری ئەبێ ئاگای بێت. زۆر جارێ ماڵین ئەو وابزانام هەردوو کشتان دایکن ینی هەست بۆ بەری ناکەن مناڵ کە ئیتر پوچی ئیتر دەست بەکا بەوەی کە شتێکی ئیتێ پەنجەی دایکێتی حەزەکە کاسی لێگرێ پوچێتی لە کاتیدا دەرهێنانیە بۆ هەموو ئەو دایکانی کەش لەم کاتەیە پێویستە پزیشک بیبینێ یان چۆن مامەڵی لەگەڵا بکە زۆر جار پرسیار دروستە پێ ئەڵێ مناڵەکەم دانی خوارە بێ مناڵەکەم لەبەرەوەی پێویستی بۆیە پوچی دانەکەی دەریێت تای لێیەت ورکەگرێ لەم سەرەتایەوە پێویستە دایک چی بکات؟
پرسیارەکە زۆر جوانە خۆی زۆربەی کاتەکان دایک چەند مناڵێکی تریشیان هەیە بۆ ئەو پرسیارەشت لێ ئەکا لەگەڵێکە مناڵەکەی تری هێناوە مناڵە بچووکەکەی ئەوشت لێ ئەکا وەکو ئەوی کە پێت بڵم کاتێککە مناڵەکە دانینە بڵێ ئەتوانێت سەردانی پزیشکی دان بکات بەڵام ئەم حاڵەتانە هەر لە ماڵی خۆشان ئەتوانێت بۆم نە چارەسەری بکات ئەو کاتە تۆ ئەزانیت ئەو مناڵە لەبەر ئەوەی دانەکانیەت پێویست ئەکات کە شتێک ئیسراحەتی پێ بکە ئەگینە هیچ ئەوەیە کە بۆ منە بێزاری بکەیان و تاپدارەکە پێویست ناکە قەلق بێت تەنها ئەو شتانێک کە پێویستەکە بۆ دانی مناڵەکەی باتێ ئێستا هەم بابەتی ینی سروشتی و هەم ئۆتە لەناو دەرمانخانەکانی هەردووکی هەیە کە بۆ دانی مناڵ بەکارهێت یارمەتی ئەو کاتی کە دانیەت ئیتر لە جێڵەوە بێت بۆی ئاسانتر مناڵەکە دانەکەی بێت یان ئەوەتە بەس گرنگ ئەوەیە دایکەکە هادئ بێت و بزانێت کە شتەکە زۆر ئەتیادیە ینی دانهاتنی مناڵ پرۆسێکی قورس نییە تەنها پێویستی بەوەیە کە تۆزێ زیاتر ئیحتیمای پێبیرێت خۆی هەر بەتەواتی تەمەنی یەک ساڵی تەمەنێکە کە زۆر پێویستی بەوەیە کە دایک ئاگەی لە مناڵەکە بێت دانهاتنیژێکێکە لەو پرۆسەسانەکە لەگەڵا ڕوئە باش اینجا دکتۆرە پێشتر پرسیارێکم کردوتم لە چەند مانگیەوە بۆ نمونە دانی مناڵەکە دوتە 6 مانگی هەتا چەندێک دواکە ئەم دانهاتی مناڵە ئاساییە زۆر دایکێ مناڵەکە لە تەمەنی 9 مانگیان نزیکە بێتەوە لە ساڵ لە هیچ دانێک نابینم کە هاتبێ ئەمە گرفتەکەی چییە و ئایا ئاسایی شیاننا زۆر جوانە ئێمە زۆربەی تێژنەوەکان کە ئەکرێت کاتێکە بێت ئەڵێ لەو کاتایەت دایمە کەمتر و زیاتر هەیە زۆر ئاسایی ئەگەر مناڵ لە تەمەنی 4 مانگیە دانی بێت و زۆر ئاسایی هەتاوەکو با بڵێن تا 1 ساڵیش ئەگەر مناڵەکە دانینێ گرنگ ئەوەیە کاتێک کە تۆ پەنجەی لە پووکی مناڵەکەت هەست بە ئەو ئاساییە بکەی کە دانەکانی لەوێن دانەکانیان هەیە بەڵام هێشتا نەهاتوون لە بری چکە ئەمە گۆڕانکاری جینیە هەندێک مناڵ دانی زووتری هەندێک مناڵ دانی درنگتریت باش هەر لەگەڵ ببوورە سەرکۆ هەر لەگەڵ دەرکەوتنی ئەم دانانەیەکی تر مناڵدانی هات لە چ کاتێکەوە گرنگە دایک و باوکە هەندێکات ئێستا هەندێک فڵچە هەیە بۆی کە تۆ دانی مناڵەکەتی پێ پاکیتۆ یەکیتە پەنجەی خۆت و خۆت هەوڵی ئەوای بە شێوازێکی نەرم ئەم دانانی بۆ پاکیتەوە ئەو شیری کە لە سەردانەکەتی بە تای بە دوای شیر خواردن بۆی پشوی لە چ تەمەنێکەوە گرنگە ئەم گرنگی پێدانا یاخود منداڵ فێری داشتنکەی بڵێ لە تەمەنی 6 مانگیەوە کە دانەکانی هات ئەگەر 6 مانگیش نەبوو با بڵێن لەو کاتێک کە دوودانی شیری ئەبینێ گریمان ئەگەر 8 مانگیش بوو گرنگە دایکەکە ئەگایداری دانەکانی بێت ئەتوانێت هەر بە پارچێکی لۆکەیەکی نەرم توزێ ئاوێکی گەرمی لێبات و بۆ پاکی کاتەوە و گرنگیش ئێمە بۆچی ئەڵێن سەردانی پزیشکی دان بکە چکە لەو کاتە ئێمە باسی شێوازی شیرپێدان ئەکەین لەبەری زۆربەی کاتەکان ئێمە گرفتمان هەیە لەوەی کە مناڵ هەتاکو بەیانی شیر ئەخوات ئیتر بە شیری قوتوب بێت یا شیری دایکەکە بێت واتە لەوانە لە دایکە لە ڕۆژانەیە دانی مناڵەکەی پاکاتەوە بەڵام لە شەوانە ئاگادار نییە کە ئەو بەبەردەوام ئەو 12 ساعاتە بەردەوام شیر بە دانی مناڵەکە ئەکەوێت و تووشی کلۆربوونی ئەکات باشە دکتۆرە تا چەند گرنگە بۆ منە بەڕێستان پزیشکن چەندی پزیشکی بەڕێزی کەمان هەیە کە پسپۆڕن لە بواری ددانە بۆ نەخۆشەکانی تریش پسپۆڕی هەبێ لە منداڵە یعنی پزیشکی ددان بێت و پسپۆڕی هەبێ لە منداڵە ئەمەیان تۆزێک وەکو زانستی تەندروستێکە ئەبێت تۆزی جیاوازی هەبێت کاکسەرکۆ ئەو پرسیارەی توی کێلو پرسانە بوو کێکسەر بە مێشکما هات پێشەکە ئەم بابەتە باسکەین لەبەرەوەی چونکە ئێستا بۆم نەدایکێ کە بێ بچێت بۆ لای پزیشکێکی گشتی یەکسەر ئەزانێت کە بوارەکان جیاوازە ئەزانێت بچێت بۆ لای چ پسپۆڕێک ئێستا پزیشکی دانیش بەڕاستی بەرەو ئەو ڕێگەیە ئەڕوات کە هەر پزیشکی دانێک و پسپۆڕێکی جیاوازی خۆی ئەبێت یعنی ئێستا لە زۆربەی کاتەکانە سنتەرێکی گەورە ئەیبینین بۆ نەپزیشکی دانێک هەیە کە تایبەتە بە چاندنەوەی دان بە ڕاستکردنەوەی دان بە دانی مناڵە بڵێ لەبەرەوەی ماشەڵڵا ینی زانست ئەوە پێش کەوتووە تۆ ئەگەر بتوێت لە شوێنەکە بەتەواتی قوڵبیتەوە و بزانیت و فێربیت پێویستەکات ینی ئاگاداری ئەو بوارەبی کە هەڵی ئەبژێریت و بەخۆشحاڵی و ئێستا پزیشکی دانی مناڵانیشمان وردە زیاتر بوو و بۆی کە ئەو ژنگی کە بۆ مناڵ ئەیگونجێنین بە تەواوەتی ژنگەیەک بێت کە تۆ بۆ دانی مناڵەکە گونجاو بێت زۆر باشە دکتۆرە بابەتێکی تر هەیە ئەویش ئەوەیە هەندێک مناڵ هەیە ئەبینم ئەم دوودانی سەرەوەی وەکو خەتێکی ڕەشی تێکەوتووە بەڵام نە ئازاری هەیە هیچ نییە هەستەکەی توێژاڵێکی ڕەشە بە سەردانەکانیەوە ئەمانە پێویستە کا پزیشکی پسپۆڕ ببینێ یاخود نەخێر هەر بە شتن و ئەم بابەتانە ئەگەری ئەوەی هەیە کە ئەم دانە بگەڕێتەوە دۆخی ئاسایی خۆی ئەمە ئەگەری ئەوەی هەیە یاخود تۆ باسی بابەتێک کردوتە درەنگە زۆر کاتناڵ شەو تا بەیانی بۆ منە ئەم شیرە بە دانەکانیەوە بێڵێتەوە ئایا کاریگەری ئەم شیرەیەکەوا لە دانانە کە یاخود چیترە
ئەوەی کە باسمان کرد ڕێک ئەو وەڵامی ئەو پرسیارە بوو لەبەرەوەی چونکە کاتێک کە مناڵ شیر ئەخوات زۆربەی کاتەکان ئەگەر دایکان دیقەت بن سێرەکە دانی خوارێ مناڵەکەی هیچ کێشەیەکی نییە دانی سەرەوەیەتی بۆچی ئێمە بێ و پرسیارە بکەین ئەم حاڵەتە لە ڕووی زانستی و پێوترێ ECC واتە Early Childhood Caries واتە ئەو مناڵانی کە لە تەمەنێکی مناڵیەوە تووشی دانی کلۆری ئەبن بەچی بەوەی کە بوتڵەکە ئەچێتە سەر دانی سەرەوەیان بەڵام دانی خوارەوەیان بەبوونی زمانیانەوە پاراستویەتی سەرەکەی دانی خوارەوەی هیچ ئایبێکی نییە بەڵام دانەکانی سەروی کلۆر ئەو توێژاڵی لەسەر بووە بەڵێ و زۆر گرنگە پێش ئەوەی ئەگەر پەڵەیەکی قاوەیی بێت یان سپی بچکە کلۆری بەم شێوەیە دەست پێکە یەکەم جار پەڵەیەکی سپی تۆخترە لە دانەکە اینجا دوای ئەبێ بە پەڵەیەکی قاوەیی اینجا دوای ئەو ئەبێ بە ڕەش و چاڵبوون و کلۆر بوون بۆیە دایک زۆر گرنگە ئەو کاتێک کە دانی مناڵەکەی ئەبینێت هێشتا پەڵەیەکی سپی یاخود قاوەی لەسرە یەکسەر بچێ بۆ لای دکتۆری دانەکە چکە ئەو چارەسەری بۆ بکە کە پێویستە لەو تەمەنە مناڵی و چۆن مناڵ ئەتوانێت چارەسەر پێ زۆر گوناحە چۆن ئەوەسی لە بەردەمی ئێوە لە نەخان خۆی ئەوەیە کە ئێستا پزیشکی دانی مناڵان هەیە لەبەری چارەسەرەکان زۆر جیاوازن لە دانی گەورە چەندەها ڕێگامان هەیە کە ئێمە چارەسەری دانی مناڵی پێ ئەکەین و ئەوەش زۆر پابندە لەسەر ئەوەی کە ئەو مناڵە چەندێک لەگەڵ دکتۆری دانەکە با بڵێن ترس و تۆقین و قەلقی نییە بۆ یەکەم جاری بێت یەکەم جاری بێ ئێوە چۆن ڕایهێنن دکتۆرە چونکە بەڕاستیەوە حاڵەتێکی تۆزێک زەحمەتە ئەست دەکەم کە ئەم مناڵە ڕابێنی لەسەر ئەم کورسیە پاڵکەوێ دەم بکاتەوە نیە سەر کۆ مناڵی ساڵ و دو ساڵ ینی ڕێک ینی کوڕمەهێن ینی کوڕی بە هیچ ناوە ڕواکە بە زمانە دکتۆر قسم لەگەڵاکات هیچ لە جیهان ئەم زمانە نیە جارێ ینی بەڵام ماشەڵڵا دەمودانیشی زۆر جوانە ویستم یەکسە بیشیکەم بە پرسیار مناڵ لەگەڵ گەشەیە شێوازی ددانیە گۆڕێ باش با ئێمە دوو پرسیاری گرنگ جوابینەوە و من حەزم کرد یەک پوینتیشەیە کە باسی کەم بەڕاستی زۆر دایقەلەقە پێڵێ مناڵەکەم بۆ نمونە دوودانی هەوڵی زۆر درێژە یانم دانانەی خوارە یانم دانینەوەیەکە لەگەڵ گەشەیە ددانیش گۆڕانکاری بەسەرایەت ئێمە چۆن ئێستا بۆ منە هەمومان کە سەری باڵامانەکەی یەکمان باڵای بەرزە یەکێکمان باڵای نزمە یەکێکمان بۆ منە حجمی تۆزە گەورەترە یەکێکمان کەمترە دانیش بۆ شێوازەیە زۆر ئاساییە کاتێکە بەڵام هەندێک حاڵەت هەیە کە لە دانی مناڵە یاخود هەردانی گەورەشە هەمووی لە ڕووی زانستی و شێوازی دانی جیاوازترن ئەوانە باز ناکەم بەڵام بکو ئەوەی کە دانەکان بۆ منە عەدەدەکەیان 20 دان بێت و لەگەڵیشیا شکڵەکانیان گەورە بێت یان بچوو بێ ئەوانە بێ زۆر ئاساییە ئەوەی کە ئێستا من ویستم زۆر گرنگ بوو بەلامەوە بەڕاستی تێگەیشتنی دایک و باوک زۆربەی کاتەکان ئەها ئێستا دایک زۆر حەزەکە بۆ منە تێگەیشت و دەرکەوێت یان ئەو تا زیاتر گرنگ بە لە زۆربەی کتێبەکانە یەکێک لەو خاڵانەی کە دەری ئەخات ئەم دایکە تێگەیشتووە ئەوەی کە دەم و دانی مناڵەکانی جوان و ڕێکوپێکە لەبەر ئەوەی چکە ئەو دایکانی کە تێگەیشتن یعنی ئیشان هەرچ شتێک بێت پیشیان هەر شتێک بێت ئەیبینی گرنگی بە دانی مناڵەکانی ئەیە چکە دان وەکو ئاوێنەیەک وایە بۆ هەموو لە شولاری ئێمە اینجاگەر پرسیارەکەی تابیرەوە پرسیارێکی کردم ئێوە چۆن مناڵ ڕاهێنن کە بێتە بەردەستان و دەم بکاتەوە و دەمودانی بۆ چاکەن و خەو کوڕی من هەر ناوەسێگەر بۆ منە ئەو بەنمونە وەرگرم چۆن مامەڵە لەگەڵ ئەو جۆرە مناڵانەیەکەن زۆر گرنگە یەکەم سەردانی مناڵ بە ئازارەوە نەبێت زۆر گرنگە بۆ منە یان لەگەڵیشان مناڵەکە ئەو ڕۆژە زۆر هیلاک نەبوو بێت یان ئەو تا ئەهم مناڵەکە بێزار نەبێت لەوەی کە خۆی تااقەتی نییە و اینجا لەگەڵیش بچێت شتێکی تری بۆ بکەن یەکەم سەردان زۆربەی کاتەکان لە کتێبە بە ئێمە ئەڵێ یەکەم سەردان لەگەڵ مناڵە بە ژینگەکەی بناسێنە شتێکی ئاسان لەگەڵ دانی مناڵەکەیە وەکو کردنی فلۆراید یاخود چۆنێتی دانشتن ئەمانە هەر هەمووی فێری دانی مناڵەکە بکە مناڵەکە فێری شوێنەکە بێ اینجا ئەوە ڕسمی جوانی لێ کورسیەکان جیاوازن زۆربەی کات کورسی دانی مناڵ بۆ منەدەی ناسۆر و پشیلە و ئەم شتانەیە اینجا لەگەڵ یا مناڵەکە کە ئەیبینێ ژینگەکە جیاوازە بۆیە یەکەم سەردان گرنگە کە ئازاری نەبێت بەڵام بۆی کە ئێمە بتوانین ئەم شتانە بکەین بەڵام کاتێک کە ئازار ئەبێت و ئێمە دەست پێ ئەکەین بەوەی کە هەرچەنە ئێمە هەتا ئەتوانین یەکەم سەردان یەکسەر بە دەرزی بەنج و هەرچەنە ئەوشیان بابەتی کتر و هەر جیاوازە ئەوشان لە دانی مناڵانە هەر دەرزی مناڵ لێت وڵا ئەتوانم ئێستا بڵم دەرزێکە ئەوەنە ئاسان بۆن ئاسان بۆ مناڵ هەر هەستی پێ ناکات یعنی هەستی پێ ئەکا بەڵام زۆر جیاوازە بۆ ئەموو دایک و باوکانەی کە مناڵی ئاسایی قەیناکە ئەوتمان ئەتوانی بەم شێوازە مامەڵی لەگەڵ با قسێکی لەسەر ئەو مناڵانە بکەین کە خاوەن پێداویستی تایبەتن ئیتر لە ڕووی ئۆتیزمە لە ڕووی کۆمەڵی نەخۆشیکەیە کە مناڵە هەیەی ئەم مناڵانش پێویستیان بە چارەسەرە هەمدەوەی کە ددانێکی کلۆربوونی هەبێت ددانێکی ڕەشبوونەوەی هەبێت چکە ئەوان تۆزێک گرفتەکان زیاترە ئەمانە ئێوەکو پزیشک چۆن مامەڵایان چی ڕێنماییەکتانەیە بۆ ئەو دایک و باوکانە
ئەگەر زانیان مناڵەکەیان گرفتی شوای هەیە چۆن بێن لەلای ئەوە چۆن چارەسەری بۆ ڕەنگە مناڵانە کێشەی تەندروستی دانیشان زۆر بڵێ. کەسەرکۆ هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە یەکەم جار تۆ لە بدایەتەوە مناڵەکە پزیشکی دانی بینی بێت ئەگەر ئێمە لە سەردانمان زوو بێت لای پزیشکی دانەکان زۆربەی کاتەکان ئەو مناڵانێک کە حاڵەتێکی جیاوازتریشیان هەیە ئێمە ئەتوانین بە پاراستن ئەگاداری دانەکانیان بین و نەگێتە ئەوەی کە بۆم نەدانەکان کلۆر بێت و ڕەش بێت و ئازار و ئیتیهاباتیان هەبێت کاتە چاودێری دایک و باوک زۆر گرنگە زۆر گرنگە هەموو دایکەکان بۆی کە مناڵەکانیان بە ئاسایی گەشەی کردویان ئەوە تا شێوازێکی ترە گرنگە کە سەردانی پزیشکی دانیان زوو بکەن و بێ ئازار بێ سەردانەکان و ئێمە زۆربەی کاتەکان یعنی ئەو چارەسەرانەی کە هەمانە زۆر ئاسانترە ئەوەی کە بیری لێ ئەکرێتەوە بۆ نمونە دایکەکە ئەڵە دانی ئەشواتیان ئەوە تا ئەڵێ یان مناڵەکە خۆی دانی ئەشوات بەڵام تۆ زۆربەی کێشەکان ئەها کە ڕوو یان ئەوە تا کەمی زانیاریە یان ئەوە تا زانیاری هەر نیەتی ئەو زانیاری لەسەر بابەتە نییە شێوازی دانشتن ئێمە لە کاتی کە سەردانمان ئەکەن یەکسەر پێیان ئەڵێن چۆن دانپشۆن چونکە هەموو دانشتنێک با بڵێن دانشتن نییە و مناڵ ئەو ماسوولکانی نییە کە بە تەواوەتی ئاگاداری دانەکانی بێ دانی دواوە هەیە دانی دانچەند ڕوویەکی هەیە دانی پێشەوە هەیە کامەدانی هەمیشەیە کامەدانی شیریە بۆیە ئێمە دایمە کاتێک کە سەردانی مناڵەکان سەردانمانەکەن خۆمان لە برچانە دانەکانیان بۆ ئەشن و پێیان ئەڵێن کە شێوازی ڕاستی دانشتن چۆنە بۆی کە بزانن و لە ماڵیشەوە دووبارەی بکەنەوە زۆر باشە دکتۆرە بابەتێکی تر هەیە کە زۆر قسە و باسی لەسەرەکرێ ئەویش بەکارهێنانی ئەم مەمەوشکەیە لە لای مناڵ زۆر کادەڵێ دەمودانی مناڵەکەم بۆیە تێکچۆ بۆیە کلۆر بۆیە خوار بۆ مەمکەمژەی زۆر بەکارهێناوە بە مناڵی ئەم مەمکەمژانە چ کاریگەریەکی هەیە لەسەر تەندروستیدان بڵێ مەمکەوشکە بۆ ئەو مناڵانەی کە جارە لە تەمەنێکی بچووکان هەتاوەکو با بڵین هەتاوەکو نزیکی تەمەنی 3 ساڵیش بەس ئیتر وا باشە دایک لە تەمەنی 2 ساڵی و بیر لەوە بکاتەوە کە ئیتر مەمکەوشکە بۆ مناڵەکەی بەکار نەهێنێ لەبەر لە دوای تەمەنی 3 ساڵیەوە کار لە شێوازی گەشەکردنی شێویلگەی مناڵەکە ئەکات دانەکانی وەکو بربەستێک ئەبێ لە بەردەمیانە دانەکانی داناخرێن بۆیە هەر ڕوخساری مناڵەکەش ئەگۆڕێ بۆیە زۆر گرنگە ئێستا ئەها شتەکان زۆر بوون بە ترند و باو ئەتوانێت بۆ منە شێوازێک ئاهەنگێکمان هەیە پێ و ترێ گوت بایکردن لە مەمکەوشکەکە میزەڵانێکی ئەهێنن لەگەڵ ئیتر ئاها بای لێ ئەەکەن ئەڕات ئەمان هەمووی ئەکرێ بۆ ئەوی کە مناڵ لەبەری ئەو لەو تەمەنەیە یعنی هەر حەزەکات بیخوات و لەوانەیە بۆ دایک زۆر ئاسان بە هەندێک جار کە هەر بیاتێ بەڵام یەک هەفتە تحملی ئەو مناڵە بکات لەگەڵیا زۆر باشترە و لەوەی کە تۆ لە گەورەبوونە ئەم مناڵە هەم شکڵی ڕوخساری ئەگۆڕێت هەم ئەوە تا دانەکانی پێشوی کراوەتەوە زۆربەی کاتەکان بە تەلیدان هەندێک جار ئەگات ئەوەی کە نەشتەریگەریش پێویست کا بۆی کە چاک بکرێتەوە باشە ئەم دانە شیریانە کە کاریگەری هەبێ لەسەر ئێمە کاریگەری لەسەر شێویلگە کاکیان لەسەر دانەکە چونکە خۆدانە شیریەکان دوایەکە بەدانی هەمیشەی هەر ئاو بەناڕێکیەوە دوای ئێمە دانی شیریەکانمان تەبعاً ئەنێ پەیوەندی هەیە بە شەویلکەوە تۆ شێوازی دروستبوونی دانە شیریەکانی کاتێک ئەو بربەستە هەیە لەگەڵە ناخرێت طبعاً ئەو مناڵانەی کە مەمەوشکەکە بە واز لێ ئەهێنن لە تەمەنی 2 ساڵیەوە تەواو ئیتر هیچ کێشەیەکیان بۆ دروست ناکە بەڵام من باسی ئەو مناڵانە ئەەکەم کە هەر بەردەوام ئەبن لەسەری هەتاوەکو تەمەنی 5 ساڵی و 6 ساڵی و مناڵی وامان هەیە هێشتا تەمەنی گەشتۆتە یعنی وا 10 ساڵی هێشتا مەمەوشکە ئەخوات یاخود شیر بە بوتڵ ئەخوات ئەمانە هەمووی کاریگەری خۆی ئەکات و لەگەڵیشە طبعاً یعنی ڕوخساری مناڵەکەش ئەگۆڕێ باشە دکتۆرە زۆر جار مناڵە بینین بەس تۆسێ خافڵیکە بۆ هەموو دایکانی کە خۆشتانە زانن دەست بۆ هەموو شتێکە بات ئەی با بۆ دەمی یعنی ئەگەر زۆر جار پوچی بخورێت یان دانێکی دەربێت حەزەکە ئەو شتی لەبەر دەسیاتی گازی لێ بگرێت لەم شێوازەیە لەم کاتەیە دایک پێویستە چۆن مامەڵە لەگە مناڵە بکە ناتوانێت مناڵەکە بۆی خراپە دەست باتە یاریەکەی و گازی لێ بگرێت دەست باتە مامەکەی و گازی لێ بگرێت چۆن مامەڵی لەگەڵا بکات چی باتێت خۆی پرۆسی دایک و مناڵ بەخێوکردن باشترە زانم بەڵام ئەمانە شتێکی واقعەن چۆن مامەڵە لەگەڵم بابەتەیە بکرێت من حەزەکەم یەکەم شت بە دایکە بەڕێزەکان بڵێم سوپاس بخۆی گەورە مناعی مناڵ زۆر بەرزە یعنی پێویست بە ترسێک ناکات دایکەکە لە هەموو شتێک بترسێ کاتێکە مناڵەکە ئیکەوات بەرەو دەمی بەڵام ئێمە ئەزانی ئەها زۆربەی کات کە دایک ئیتر مناڵی ئەبێت ماڵەکەی زۆر ئەتیادیە بێت ئیتر لە دیکۆرات و لە هەموو شتێک ئەوەستێ واتە تۆ ئەبێ ژینگەیەک بۆ مناڵەکە دابنێ کە ئاسایی بێت ئەو شتانێکی خاتە دەمیەوە لەبەروی ئەمە شتێکی ئەتیادی مناڵەکەیە لە
مشکی ئەوەیە کە شتەکان ئەدۆزێتەوە هەستی پێکە بەدەم یعنی ئەها تجربات ئەکات بۆیە گرنگە دایکە بیڵێ ئەوە بکات بەڵام ئەو شتانی کە لە بەردەمی مناڵەکەیە پاک بێت و سەلامەت بێت ئەو یاریانی کە بەکاری ئەهێنن ئەتوانێت بۆ منە بە ئاوی گرم بێت یاخود بە هەر شتێک بێت بشۆرێت بۆی کە مناڵەکە چکە ناتوانانی مناڵەکە بوەستێنیتلەوە بۆی وا گرنگترە ئەوەی کە سەلامەتە لە بەردەمی جاوشی باشە خۆیان زۆر ناڕۆن گاڵگەڵکی کەمەکەن ئەو با بڵێن ئەو سنووری کە مناڵەکە تایەتی یاری باش بێت و پاک بێ و بۆی ئەوەی کە مناڵەکە هەم ئەوەتا یارمەتی ئەدانەکەی بێت و هەم ئەوەتا وەکو شتێکی خۆیانەکە حەز ئەکەن ئەو زۆر ڕاستە دکتۆرە با باسێکی ئەوە بکەین چۆن دایکان باوکان دانیشتن لە لای مناڵەکانیان خۆشەویستکەن هەندێک مناڵ هەیە ڕەنگە بترسێ لەو پرۆسێسە ئەنجامی نەیەت چ ڕێگایە کەیە بۆ ئەوەی کە ئێمە منداڵەکانمان فێری دانیشتنکەین و دانیشتنیان لا خۆشەویست بێنەوە کولی بترسن لەم بابەتە بڵێ ئێستا لەبەر ئەوەی کە بینینی مناڵ بۆ تەلەڤیزۆن و بۆ مۆبایل و ئەمانە زۆر بووە هەردوو لایەکەمان هەیە هەم ترس با بڵێن بەلە زێ ئەکات هەم ئەوە تا لایانی باشەکانیش زۆربەی کاتەکان کە مناڵ ترسی لە دکتۆری دانیش هەیە خەتای کاریگەری ئەو ڤیددیویانەیە کە بۆ منە پیشانی ئێن کە شتەکان ترسناکەیان ئەوە تا لای دکتۆر ناخۆشیان ئەم بابەتانە ئێمە چۆن وای لێ بکەین کە خۆش بێت زۆر گۆرانی خۆش هەیە بۆ مناڵان و هەروەها ئێمە شێوازی دانیشتنی مناڵان بەچی ئەکەین بە بازنەی گەورە ئەکەین لە دەرەوە بازنێکی گەورە ئەکەین لە دەرەوە وردە وردە بازنەکەمان بچووکتر و بچووکتر و بچووکتر ئەکەینەوە ئەتوانین ئەمە بیکەین بە چالاکیەکی ڕۆژانە لە بینی دایک و مناڵەکەیە هەم ئەو تا کاتێککە دایکە دانی ئەشوات مناڵەکەش لەگەڵیا ئیتر بە گۆرانیەوە بێت یاخود ئەم کردارانە بکەن هەتاوەکو بچوو بچووکە کاتەوە با بڵێن بازنەکەن تاکو دانەکانش بە شێوەی بازنەی بشوات لەگەڵیشیا ئەوکاتیانەکەش خود ئاساییەوە ئەوانی کە بۆ مناڵە بەڵێ بڕی ئەو هەویرەیە کە بەکاریشی ئەهێنێت کەم بێت لەبەر ئەوەی چکە مناڵ ڕاستی ئەوەی کە پێویستمان بەو لێخشانی بینی فڵچەی دانەکە لەگەڵ دانەکەی ئەوە زۆر گرنگە تەمان هەویری دانەکەش ئیسفادەی زۆر هەیە بەڵام پێویست ناکا زۆر بێت هەر ئەوەنە بڕێکی کەم بێ لەگەڵیشە ئەمە ئیسفادەیەکی تریشی هەیە چکە تۆ کە دایکەکە لەگەڵ مناڵەکە ئەم یاری ئەکەن و چالاکیەکەکەن دوای ئەوەی کە مناڵەکە تەواو بوو ئەتوانێت دایکەکە خۆی دانەکانی دووبارە بۆ بشواتەوە بۆ لەبەرێک ئەو مناڵی کە بۆ منە نەیتوانی و دانێکی پشوا لە دوایان لە پێشەوە دایکە ئەزانێت کە بە تەکیدی دانەکەی شۆراوە باشە دکتۆرە زۆر جارەڵێن مناڵ ئیتر بەخوا بێبی باکتەر بووی وایە ئێوە تەجروبەتانەیە تەمسیلی لەگەڵا بکەیت یاری لەگەڵا بکەیت تا فێری دانشۆردنی بکەیت بەس بابەتیشکێ منداڵ زۆر جار خۆکرێ بە پەنجەمژینی خۆیەوە ئەم پەنجەمژینە کاریگەری لەسەر ددان و مەڵاشوو هەیە لە داهاتوە بڵێ ددانی خراپ ئەوەستەیە ددانی بە شوازێکی کابێ واکەر ئەم پەنجەمژینە بەردەوام بێت چ کاریگەریکی لەسەر ددانەکانەیە بەڵێ پرسیارەکەت زۆر جوانە زۆربەی کاتەکان ئەو ماڵی کە مەمەوشکە بەکارێن کاتێک مۆشکەکە لا ئەبرێ ئینجایکات بە پەنجە بەدەم خەوی شوار پەنجەی ئەوواکە بەڵێ تەمان ئەوەی کە دووبارە ئەوژێکی گەلۆ پرسیارانەی کە ئێمە لە دایکانیەکەن ئەم حاڵەتانی هەیە مناڵەکەتان و زۆر ڕێگا هەیە کە بۆ ئەوەی کە ئێمە ئاگاداری مناڵەکە بین کە ئەو پەنجەمژینەی لێتەرەکەین چکە بەڕاستی ئەویش ئەگەر بەردەوام بێت وەکو هەمان شتی مەمەوشکەکە کاتێککە زۆر بەرداوام ئەبێ دیسان دووبارە کێشەی دان و شەویلگە دروست ئەکات زۆر باشە دەست خۆش بە دکتۆری سپاس بۆ زانیاریەکانی بەڕێز ماندوو نەبی زۆر سپاس بۆ ئێوەش دەستەکانی ئێوەش خۆش بێت و زۆر سپاس بۆ بەرنامەکەتان کە دایمە لەگەڵمانە دەستان خۆش بێت دڵخۆشی نێمە بەڕاستی لەبەرەوەی کە ئێمە ئیتر پێویستمان بۆ وێ بێ کە دایکان و باوکانیش پسپۆرێکمان هەن کە ئەتوانن بۆ مناڵی چارەسەری ددان بکەن دەستە خۆش بێت بەردەوام